ڕاگەاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە مانگرتنی سەرتاسەری شۆفێران و خاوەن بارهەڵگر و نانەواکان پشتیوانی دەکەین. مانگرتنی سەرتاسەری شۆفێران و خاوەن بارهەڵگرەکان کە لە ڕۆژی پێنجشەممە 1 جۆزەردانەوە دەستی پێکردووە، ڕۆژی هەینی 2 جۆزەردانیش بەردەوام بوو. شۆفێرانی ناڕازی ڕایانگەیاندووە کە لە ناڕەزایەتی بە وەڵام نەدانەوە بە داواکاریە پیشەیەکانیان مانگرتنەکە بۆ ماوەی 1 هەفتە بەردەوام دەبێت. ئەم مانگرتنە سەرتاسەریە تا ئێستا شارەکانی تاران، عێراق، کرماشان، قەزوێن، بەندەرعەباس، تەورێس، سیرجان، یەزدانشار سەر بە پارێزگای ئەسفەهان، دەڕەشار، ئیسلامابادی ڕۆژاوا، بەندەری خومەینی، ئیزا لە پارێزگای خوزستان، مەهوەڵات لە پارێزگای خوراسانی ڕەزەوی، فەسا و کازرون لە پارێزگای فارس، ئەسەداباد لە پارێزگای هەمەدان، دیواندەرە لە پارێزگای کوردستان، گوندی دەهلا لە نێوان کازرون بۆ بوشهر، ئۆتوبانی غەدیر لە تاران، ڕێگەکانی مەشهەد، سنووری باشماغ لە پارێزگای کوردستان و سنووری پەروێزخان لە کرماشانی لەخۆ گرتووە. مانگرتوان لە ناڕەزایەتی بە زیادبوونی بەردەوامی باج و هەزینەکان، کەمبوونی داهات، کەمبوونەوەی پشک و گرانبوونی سوتەمەنی، دابەشکردنی نادات پەروەرانەی بار، دۆخی خراپی ڕێگاکان، پشکی سوتەمەنی، کۆمیسیۆنی باربەریەکان، بیمەی دابینکردنی کۆمەڵایەتی و دژواریەکانی تری کار بەو مانگرتنە گشتیەوە پەیوەست بوون. یەکێک لە شۆفێرە ناڕازیەکان دەڵێت ئێمە ساڵانێکی زۆرە لەگەڵ کۆمەڵێک هەزینەی قورس هەڵاوسانی بەردەوام و کەمی داهات دەست و پەنجە نەرم دەکەین. بەردەوامبوونی ئەم دۆخە چیتر تەحمل ناکرێت. بانگەوازی مانگرتنی خاوەنبار هەڵگرەکان دەست بەجێ دوای بڵاوبوونەوەی هەواڵی 3 نرخیبوونی گازایل لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کرایەوە. 1 ڕۆژ بەر لە مانگرتنی سەرتاسەری خاوەنبار هەڵگرەکان دەوڵەت 3 نرخیبوونی گازایلی دواخست و جەختی لەسەر چارەسەرکردنی کێشەی بیمە و خانەنشینی ئەوان کردەوە، بەڵام ئەم بڕیارە فریوکارانەی دەوڵەت نەبووە هۆی هەڵوەشانەوەی مانگرتنەکە. ساڵی 1397 شۆفێرەکان بە بەڕێوەبردنی چەند قۆناغێکی مانگرتن توانیان سەرنجی ڕایگشتی و بەرپرسان بۆ بەشێک لە داواکاریەکانیان ڕابکێشن، بەڵام زۆرێک لە بەڵێنەکان هیچ کات جێبەجێ نەکران و بەم هۆیەوە ناڕەزایەتیەکان درێژەی کێشە. لەگەڵ ئەوەشدا هەندێک لە ڕێکخەران بەوانە وەرگرتن لە ڕابردوو جەختیان کردوەتەوە کە بەرامبەر بەو هاوڕێیانەی کە مانگرتنەکەیان شکاندووە دەست بە توندوتیژی نابن و لە بەیاننامەکەیاندا چەند جارێک جەختیان لەسەر هێمنایەتی مانگرتنەکە و خۆبواردن لە توندوتیژی کردوەتەوە. لەم دەورەیەی مانگرتنەکاندا بە پێچەوانی ڕابردوو بەروار و شوێنی مانگرتنەکان بە وردی لەلایەن ئەو کەسانەوە کە ویدۆکانیان تۆمار کردووە ئاماژەی پێکراوە. ئەم کارە جگە لە یارمەتیدانی بەردەنگەکان، ڕۆژنامەنووسان و توێژەرانی سربەخۆ ڕێگریش دەکات لە بڵاوبوونەوەی هەواڵە ناڕاست و ئاماژدارەکان. چەند ڕۆژبەر لە مانگرتنی سەرتاسەری شۆفێران و خاوەنبار هەڵگرەکان لە ڕۆژی شەممە 27 گوڵانی 1404 شایەتی مانگرتنی بەربڵاوی نانەواکان لە شارەکانی ئیسفەهان، مەشهەد، ئەهواز، ماهشەهر، قوم، بیرجەن، کرمان، زاهیدان، بوشێر، ئیلام، سنا، شیراز، یەزد، یاسوج، مەشهەد و کرماشان بووین. ئەوان لە ناڕەزایەتی بە نرخی ئێستای نان، چوونە سەرەوەی تێچووی بەرهەمهێنان لەوانە نرخی ئاردی ئازاد، هەزینەی زۆری کارەبا و گاز، بیمە و باج، کرەی زۆری دوکانەکان، دواکەوتنی پارەی یارانەی نان، دروستبوونی کێشە لە سیستەمی نانینۆ، تێچووی زۆری بەرهەمهێنانی نان و بڕانی بەردەوامی کارەبا دەستیان لە کار هەڵگرت و لە بەردەم ئیدارەکانی پیشەسازی، مەعدەن و بازرگانی و فەرمانداریەکان کۆبوونەوە. مانگرتنە سەرتاسەریەکانی شۆفێران و خاوەنبار هەڵگرەکان لەگەڵ مانگرتنی سەرتاسەری نانەواکان هێمایەکە لە ناڕەزایەتی ئەو زەحمەتکێشانەی کە لە ژێرباری قەیرانی ئابووری هەڵاوسانی بەردەوام و بەڕێوەبەرایەتی ناکارامەدا پشتیان چەماوەتەوە و دۆخی ژیانیان ڕۆژ بە ڕۆژ سەختتر دەبێت. دەسەڵات هەوڵەدات گوشارە قورسەکانی سەرچاوەگرت و لە شکستە گەورەکان و کەمی کارەبا، گاز، بنزین، گازایل و تەنانەت ئاردوونان لە ژێرناوی فریوکارانەی ناتەرازیدا بخاتە سەرشانی کرێکاران، موچەخۆران و زەحمەتکێشان. دەسەڵاتێکی کە لە هەوڵدایە بە چەند نرخیکردنی گازایل گوشار بۆ سەر خاوەنان و شۆفێرانی بارهەڵگرەکان و بە گرانکردنی ئارد
گوشار بۆ سەر نانەوەکان پەرە بێ بدات تەنانەت ئامادە نییە دەست لە بەفیڕۆدانی تێچووی زۆر و زەوەندی بەڕێوەبردنی ساڵیادی مەرگی ئیبراهیمی ڕەیسی ئەندامی هەیئەتی مەرگی کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی هاوینی 67 هەڵبگرێت. ئەم دەسەڵاتە فاشیستە لە بری کۆتایی هێنان بە تەرخانکردنی هەزینەی زۆر دام و دەستگا ئاینی خوراافاتیەکانی وەک کۆمەلگای ئەلموسەفا بنیادی خومینی و دەیان دامەزراوەی تر دەیەوێت گوشارەکانی سەرچاوەگرتو لە فەشەلهێنان و داڕمانی ئابووری بەسەر زەحمەت کێشاندا پسەپێنێت. ئەو دەسەڵاتە گەندەڵا ئیدۆلۆژیکە بە خەرجکردنی ڕاستە و خۆی 2 تریلیۆن دلار لە پێناو پرۆسەی بێسەمەری ناوەکیدا کە بەپێی گوێرەی تێچووی گەمار و ئابوووریەکان ئەم بڕە دەگاتە نزیکەی 5 ملیۆن دلاریش نەک هەر ئابووری وڵاتی وێران کردووە بەڵکو ژێر بەنای بەرهەمهێنان و گواستنەوەشی لە ناو بردووە و تەنانەت توانایی بەرهەمهێنانی کارەباشی نییە. ئێمە وەک بەرگری کارانی مافی کرێکاران و زەحمەتکێشان پشتیوانی ڕاشکاوانەی خۆمان لە مانگرتنی سەرتاسەری شۆفێران و خاوەنبار هەڵگرەکان و نانەوەکان و هەروەها لە ناڕەزایەتی هەفتانەی خانەنشینان و بەشە جیاوازە کرێکاریەکان ڕادەگەێنین. ئێمە وێڕای جەختکردنەوە لەسەر مافی بێ ئەملا و ئەولای سەرجەم بەشە کرێکاری و پیشەیەکان پشتیوانیەکەین لە داواکاریە پیشەیەکانیان و بانگەوازی سەرجەم بەشە کرێکاریەکان و زەحمەتکێشانی وڵات دەکەین بۆ خۆڕێخستن و یەکگرتووی و لێک نزیک بوونەوەی هەرچی زیاتر لە پێنا و بەدیهێنانی ویست و داواکاریەکانیاندا. ئێمە لەسەر ئەو باوەڕین کە ساڵی 1404 ساڵی پەرەسەندنی ناڕەزایەتیە داواکاری تەوەر و چینایەتیەکانی سەرجەم توێژە جیاوازەکانی جەماوەر دەبێت. لەم ڕووەوە جەختکردنەوە لەسەر خۆڕێخستنی بربڵاوتر لێک نزیک بوونەوەی زیاتر و پێکهاتنی بەرەیەکی یەکگرتووی کرێکاری لە نێوان بەشێکی هەرچی زیاتر لە موچەخۆران و هاو ئاراستە بوونیان لەگەڵ ناڕەزایەتیە سەرتاسەریە جەماوەریەکانی تر بە مەبەستی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ دەسەڵات و خاوەنکاران سەبارەت بە سەپاندنی گوشاری قەیرانی ئابووری بەسەر کرێکاران و موچەخۆران و پیشە جۆرا و جۆرەکان زۆر پێویستە. تەنها لەم ڕێگەیەوەیەکە کرێکاران و زەحمەتکێشان و سەرجەم چین و توێژەکانی جەماوەر دەتوانن هەنگاو بە هەنگاو خۆیان بۆ بنیادنانی ئۆرگانەکانی دەسەڵاتی جەماوەر ئامادە بکەن و جێگرەوەیەکی ڕاستەقینە لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بنیاد بنێن. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران، ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران. شەممە 3 جۆزەردانی 1404 بەرامبەر بە 24 مەی 2025.